فێراری مێژووی بە ئۆتۆمبیل 64 دەفتەریەکەی تۆمار کرد، بەڵام هەموو جیهان ژایەتی دەکات کە 99% کەسانی ڕەخنەشی لێ دەگرن دەفتەرێکیان نییە لەوانێ لاکشوبایشیان پێ نەکردرێت. یەکەم ئۆتۆمبیلی تاو کارەبای فێراری ئەوەندە ڕخنی لێگیراوە کۆمپانیاکە لە زیاتی ئەوەی پشکەکانی بەرز بێتەوە 8% دابەزی کە خۆشیان دەڵێن تێناگەن بۆچی ئەوەندە ڕخنی لێگیراوە خۆ ملیۆنان کەس ناتوانێت بیکڕێ مەگەر 100 دانەیەکی لێ بفرۆشن لە ماوەی چەندین ساڵ. براندە ئیتالیا ئایکۆنە بەناوبانگەکە لەم هەفتەیە ئۆتۆمبیلی دە لوسی ئاشکرا کرد، یەکەم ئۆتۆمبیلی تاو کارەبایی فێراری کە پێشتر بەڵێنیاندا هەرگیز ئۆتۆمبیلی کارەبایی دروست نەکەن، بەڵام پەشیمان بوونەتەوە و ئینتەرنێتیش پێی خۆش نەبوو و فێراری لەو معاملەیە لەگەڵ ئینتەرنێت زەرری کرد. من ژیرم بەخێر بن بۆ 24+. گەورەترین ڕەخنە لە دیزاینی ئۆتۆمبیلە گیرە، هەندێک بە ئۆتۆمبیلی کچان و باربی وەسفی دەکەن، هەندێک دەڵێن زۆر گەیە، هەندێک دەنووسن کاتێک دیزاینەرێکی $5 پاشدەوام بە مایکرۆسۆفت پێینت دیزاینی ئۆتۆمبیلێکی نوێت بۆ دەکات، بە هۆندا ئەکۆرد و تێسلا دەیتوێنن، تەنانەت بەڕێوەبەری پێشووی فێراری بە پیس و پۆخڵی وەسفی کرد، داوای کرد لۆگۆی فێراری لەسەرم ئۆتۆمبیلە لا بدەن. نرخی ئەم ئۆتۆمبیلە کارەباییە ئەوەندە بەرزە خەڵکی زیاتر تووڕە کرد کە تێناگەم بۆچی وا تۆڕان چونکە فێراری و ئیتالیە، یعنی نازانم خەڵک داوانێت چاوەڕێ بێ بە 65 وەرەقە بیکڕی خۆ بیوادی نییە، ئەویش هەرگران بووە، بەڵام تەبعاً ئەم ئۆتۆمبیلە نرخی $640,000 دەبێت. جا پێنجشەمەی ڕابردوو کە دەکاتە یەکەم ڕۆژی جەژن بوو بەهۆی ئەو ڕەخنانەی لە ئۆنلاین لە ئۆتۆمبیلەکە گیرا پشکەکانی فێراری 8% دابەزی، بەڵام بەڕێوەبەری ئێستای کۆمپانیاکە کەوتە پارێزگاریکردن لە دۆخەکە و گوتی میدیاکان وایان کردووە گەر ناشتەکە وای نییە، تەنانەت گوتی نرخەکەی گرانە چونکە ئێوە پارە پێشکەوتن و داهێنان دەدەن. هەرچەندە ڕەخنە باران کراوە، بەڵام بەڕێوەبەری فێراری بێنێدیگۆ ڤینگا دەڵێ خەڵکێکی زۆر پری ئۆردەری کردووە، تەنانەت پاپای ڤاتیکانیش فڕێکی بە ئۆتۆمبیلەکە لێدا. جا دەزانم چێش دیزاینی ئەم ئۆتۆمبیلەی کردووە. جۆنی ئایف ئەو کەسەی دیزاینی ئایفۆن و ئایپاد و ماکی کردووە لە ئاپڵ. ئۆتۆمبیلەکە دەگاتە خێرایی 80 کیلۆمەتر بە 2.5 چرکە. ئۆتۆمبیلەکە نەزۆر بەرزە و نەزۆر نزمە وەکو هەیکل هاوشێوەی تۆیۆتا کراونە. جا پێمان خۆش بە یاخۆنا پارەیمان هەبێ یاخۆنا فێراری ئەو هەرچی دەوڵەمەندی سۆشەڵ میدیایە دانەیە دەکرێ و سێلفی لەناو دەگرێت. ئاشقانی کرایزلەر دۆز و جیپ ئۆتۆمبیلی خوار $3 و گەڕانەوەی ئەم ئۆتۆمبیلە گەورانە ئەم هەواڵە بۆ ئێوەیە و 20 ئۆتۆمبیلی نوێی هەرسێ براند ئاشکراکرا و مەچینە گەورەکان دەگەڕێنەوە. هەش پستنی SRT چارجەر دەگەڕێتەوە، هەرچەندە کرایزلەر 300 ناگەڕێتەوە، بەڵام کرایزلەر ئۆتۆمبیلی بەرزی هاوشێوەی جیپ دروست دەکات و ڕام SUV دروست دەکات هاوشێوەی جیپ. کۆمپانیای ستێلانتس کە خاوەنی هەرسێ براندی دۆز و کرایزلەر و جیپە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی ڕانگەیان تاوەکو 4 ساڵی داهاتوو 20 مۆدێڵی نوێی ئۆتۆمبیل دروست دەکات. جا با لە دۆزەوە دەست پێ بکەم. دۆز دەست بە ئۆتۆمبیلە پرفۆرمانسەکانی دەکاتەوە، چارجەری نوێ SRT دەگەڕێتەوە بە مەچینەی SRT هێمی V8. ئۆتۆمبیلێکی نوێیان ناشاکرد بە ناوی دۆج کۆپەرهێد SRT کە هاوشێوەی مەسڵکارێکی ڤایپەری کلاسیکە بە هەبوونی باڵێکی گەورە کە هاوشێوەی فۆرد مەستەنگی GDT وەکو ئەو دەبێت. لەلایەکی دیکەوە جیپ ڕانگلەر SRT ئاشکراکرا بە ناوی سکراملەر هاوشێوەی مینیڤانێکە بە مەچینەیەکی گەورە و ئۆتۆمبیلی گڵادیەیتەر دەگەڕێتەوە بە مەچینەی 6.4 لتری هێمی 8 پستن. ڕام جوڵەیەکی گەورەی کردووە، ئۆتۆمبیل لە کۆنە مردوەکەی زندوو دەکاتەوە بە ناوی ڕام چارجەر کە ئۆتۆمبیلێکی بەرزی SUVە و ئەم ئۆتۆمبیلی ڕام دروستی دەکات پیکاپ نییە، لەسەر قەبارەی فۆرد ئێکسپدیشن و شێڤی یوکۆنە و SUVەکی قەبارە مامناوەندیش دروست دەکات بە ناوی دەکۆتا و ڕامپیج. ئەوەی جێگەی سەرنجە کرایزەر دەیەوێت ئۆتۆمبیلی بەهێز و هەرزان دروست بکە بە تایبەتیش لە نرخی کەمتر لە $3 یەکێک لەوانە ئۆتۆمبیلێکی بەرزی SUV بە ناوی ئێرفڵۆ کە بە مۆدێڵی هایبرید و تاو کارەبایی بەجیا بەردەستی دەخەن. کۆمپانیای ستێلانتس ڕایگەیان لە ماوەی 2 ساڵی داهاتوو ئەو ئۆتۆمبیلانە 60% دەخێتە بازار و گەڕانەیەکی گەورە دەبێت بۆ هەر سێ براندە ئەمریکیەکە و ڕایگەیان ئەم جارە جگە لە ئەمریکا فۆکسیان لەسەر بازاری ئەفریقا ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبێت بە تایبەتی بە نرخی گونجاو لە وڵاتانە بەردەستی بخەن. ئەپڵ گواستنەوەی یاریەکانی بە تەواوەتی گۆڕی ئێستا بە ئایفۆن لە ئەمریکا پەخشی ڕاستەوخۆی پێدەکات. ئەپڵ مێژوویەکی نوێی بۆ گواستنەوەی یاریەکان تۆمار کرد بە تۆمارکردنی ڕاستەوخۆی یاری تۆپی پێی ئەمریکی بە بەکارهێنانی ئایفۆن 17 پرۆماکس لە نێوان LA گەلاکسی و هیستن داینامۆ لە خولێکی ئەمریکی مایفۆنانە بەکارهات. جا باپێتان بڵێن چۆن کارەکەیان کرد. 15 دانە ئایفۆن 17 پرۆماکسیان لە چاردۆری یاریگادانە، تەنانەت کامێرەی سەرەکی کە یاریەکە لە ڕاست و چەپ نیشان دەدا
هەر بە آیفۆن 17 پرۆ ماکس وێنەی گیرا تەنانەت هەندێک شوێن کە زۆر نزیکە لە یاریزانەکان کامێرەی ئاسایی بەهۆی قەبارەیانەوە ناتوانێت بگاتە و شوێنانە آیفۆنەکە بە ئاسانی دەستی دەگا بەو شوێنانە و لە هەندێک ئەو دیمەنانەی پێویستی بە زوومێکی زۆرە لێنزێکی بەناوبانگ و پرۆفشناڵیان بۆ بەستە کە نرخەکەی 265,000 دلارە هەمان ئەو لێنزەیە کامێرەی ئاسایی یاریەکان بەکاردێت بەڵێ مۆبایلەکە خۆی نرخی 1000 دلارە لێنزێکی 265,000 دلاری بۆ بەکارهێنراوە هەر پازدانە آیفۆنەکە لە ڕێگەی ئەپی بلاک ماجیک کامێراوە بە کیبڵێکی USB Type-C کۆنێکتی سیستمی پەخشەکە کرا لە ڕێگەی HDMI-ەوە بە سیستمی ئەپل ڤلۆگ 2 تۆمارکە کە بەرزترین کواڵەتی ڤیددیۆی لەسەر آیفۆن پەخشەکەی لە ڕێگەی ئامێری ئەپل TV لە ئەمریکا پەخش کرا جا ئەنجامەکەی چۆن بوو هاوشەوەی پەخشی ئاسایی یاری تۆپی پێ بوو ڕنگ و کوواڵیت جیان ناکرێتەوە کە ئەمەش پێشکەوتێکی گەورەی تەکنەلۆژیایە لە جیاتی کامێرەی چەند دەفتەر دۆلاری ئامێرێکی 1000 دلاری بەکاربێت جگە لەمە ئەپل لە ئێستاوە ڕێککەوتنی کردووە خولی MLS فۆرمیلا 1 و فرایدی نایت بەیسبۆڵ هەمووی بە آیفۆن پەخشی ڕاستە خۆی بۆ بکە واتە ئێستا آیفۆن تەنیا مۆبایلێکی دەستی خەڵکی نەماوە کەرستەیەکی گرنگ و پێشکەوتووە لە بواری پەخشی ڕاستە خۆی بۆ نەجیهانیەکان و بڵێ ئەو ئامێرەی ئێستا لە جیرفانتە ئێستا بۆتە کامێرەی تەلەڤیزۆنە پرۆفشناڵەکان گەر بتەبێت زووتر لە فەیسبوک و ئینستاگرام بەناوبانگ بی دەبێت مانگانە 50 دلاری بدەیتە مێتا چونکە چی دیکە فەیسبوک واتساپ ئینستاگرام بە خۆڕایی نامێننەوە و داوای 3 بۆ 4 دلار کرێی مانگانە دەکەن کۆمپانیای مێتا بە فەرمی خزمەتگوزاری کرێی مانگانەی بۆ سێ لە گەورەترین ئەپەکانی جیهان بڵاو کردەوە و لەم هەفتەیەش بۆ هەمووان بەردەست دەبێت باپێتان بڵێم چۆنە ئینستاگرام پلس و فەیسبوک پلس مانگانە 4 دلارە واتساپ پلس مانگانە 3 دلارە مانگانە ئەو پارەیە دەدەیت و لە بەرامبەر چەند شتێک وەردەگرین زانیاری لەبارەی ئەو ستۆریانەی کە بڵاوی دەکەیت پێ دەڵێ چێ زیاتر بینیوێتی بینەرێکی زیاتری ستۆریەکانت دەیبینێ و دەتوانی سەری ستۆری خەڵکی بکەیت بێ ئەوەی ناوی تۆ لەسەر ستۆری خەڵکی بە دیار بکەوێت و دەتوانی ستۆریەکانت زیاتر لە 24 کاتژمێر هاوشەوەی سناپچات بهێڵیتەوە فۆنتی زیاتر ریاکشنی جوڵاوت پێدەدا لەگەڵ چەند شتێکی دیکەش کە مێتا دەڵێ هێشتا ئاشامان نەکردووە و زیادیشمان نەکردو بەڵام داهات و زیادی دەکەن جگە لەوەش مێتا بەنیازی کرێکی دیکەیە بە ناوی مێتا 1 پلس کە ئەویش 8 دلاری مانگانەیە ئەو زیاتر بۆ بابەتی ژیری دەستکرد و دروستکردنی پۆست و ستۆریە بۆ کەسایەتی سۆشیال میدیا یاخود خاوەن بزنسەکان و پلانێکی گەورەتریشان هەیە کە 20 دلاری مانگانەیە کە بەکارهێنەرانی مێتا 1 پلس ناویان دەهێنێ زانیاری زیاتر دەداتێت دروستکردنی وێنە ڤیددیۆ بە ژیری دەستکرد هەمووی بە قەبارێکی گەورەتر بەردەست دەبێت وەگەر دەتەوێت زووتر بەناوبانگ بی لە ئینستاگرام و فەیسبوک مێتان پلانێکی دیکەی هەیە مانگانە 50 دلار دەدەیت بۆ سرویسی مێتا 1 ئەدڤانس ئەو پارەیە دەدەیت زیاتر لە پۆستەکانی فەیسبوک و ئینستاگرامی خەڵکی تۆ بە دیار دەکەیت وەکو ڕێکلامە هەر کەسێک پۆستێکی تۆ ببینێ ئینڤایتێکی بۆ فۆڵۆکردنی تۆی بۆ دەچێت بۆ ئەوەی زیاتر و خێراتر فۆڵۆت بکە هەرچەندە وێژنی بە خۆڕایی ئەم ئەپانە جارێ هەردەمێننەوە بەڵام ئەمە هەنگاوێکی دیکەیە بۆ ئەوەی پارەدان بۆ خزمەتگوزاریانە زیاتر بێت و دەنگۆش هەیە پلانی نەهێشتنی ڕێکلام بکەنە پارە مانگانە 25 دلار بدەیت بە بەکارهێنانی فەیسبوک لە تەواوی جیهان تۆ چی دیکە ڕێکلام نەبینی بەڵام ئەمە تەنیا لە ئەوروپا بەردەستە هێشتا لە جیهان بەردەست نیە سەرج ڕۆبۆتی ئێستا بوونەتە سکیۆریتی بەر دەرگای یاریگاکان لە مۆندیالی ئەمریکا و دەتوانن سەماش بکەن بۆستن داینامیک کۆمپانیایەکی بەناوبانجی ئەمریکا کاریان دروستکردنی ڕۆبۆتە و دەتوانێت وەکو مرۆڤ پیادە بکە ڕابکە و تەقڵە لێ بدە ڕۆبۆتی سەرجیان بۆ جامی جیهانی 2026 بڵاو پێکردووە لە چەندین یاریگای تۆپی پێ لە داڵاسی تێکساس ئەم چوار پێ ڕۆبۆتیانە چوار دەوری یاریگاکان دەپشکنن 24 کاتژمێر بێوەستا کاریان چێککردنی خەڵکە هەر سندوقێک هەر بۆکسێک یان شتێکی ناسروشتی بدۆزنەوە دەتوانن مرۆڤەکان ئاگادار بکەنەوە بە تایبەتیش ئەو کەسانێک کە دەستنە شوێنی ڕێگە پێنەدراو یان فڕێدانی شتێک لە شوێنێک کە نابێت هیچی لێبێت کامێرای 360 پلیان پێوێ سێنسەریان هەیە بۆ دریپلێکردنی کەلوپەلی چواردەوریە تەنانەت مایکرۆفۆنی پێشکەوتیان بۆ بەستراوە بۆ تۆمارکردنیدا لەگەڵ ژیرێکی دەستکردی هەرە پێشکەوتو کە دەتوانن زوو بڕیار بدەن خۆکارانەش بجوڵن لە کاتی ئاسایی دەتوانن سەما بۆ خەڵک بکەن واتە تەرفیهی بۆ هاندەران دابین بکەن بەڕووکار تەکنەلۆژیایەکی زۆر پێشکەوتو و نایاب دیارە بۆ ئەوەی خەڵکی بە سەلامەتی بهێڵنەوە بەڵام ئالۆبۆنەیەکی وەکو گەورەترین یاریە وەرشەکانی گۆی زەوی شتێکی سەرنجاکێشە بەڵام لەبیر نەکەین ئەمە یەکەم جارە ڕۆبۆتی هاوشێوە بۆ چاودێریکردنی خەڵک لەسەر شەقامەکان بجوڵێنەوە بەکارێت و هەمووشمان فیلمی هۆلیوودمان زۆر بینیوە دەزانین هەنگاوی داهاتوو چی دەبێ و چی ڕدەنا
چاپی 250 دلاری بەڕێوەیە و دەموچاوی بەناوبانگێکی لەسەر دەبێت. ئیدارەی ترامپ ئامادەکاری بە بڵاوکردنەوەی چاپی 250 دلاری ئەمریکی دەکەن پۆترێتێکی دۆناڵد جی ترامپی لەسەر دەبێت وەکو بەشێک لە ئاهەنگی یادی 250 ساڵەی دامەزانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. بەڵام هێشتا ڕێگریەک هەیە. یاسای ئەمریکی ڕێگەنادا دەموچاوی هیچ کەسێکی زیندوو بخرێتە سەرچاپی دراوی ئەو وڵاتە. بۆیەش گەر بیانەوەی ئەم چاپە بڵاو بکەنەوە دەبێت کۆنگرێسی ئەمریکا یاساکە بگۆڕن. وەزیری گەنجینەی ئەمریکا سکۆت بێنسنت پلانەکەی پڕاست کردەوە و دەڵێ ئامادەکاری تەواوی بۆ کراوە، دیزاینەکەش ئامادەیە و ئامادەکاریان کردو بۆ ئەوەی ئەم یاسایە هەموار بکرێتەوە. بێنسنت دەڵێ پێم وانییە کەس پێی ناخۆش بێت سەرۆکی ئێستای ئەمریکا لەسەر دراوی یادی 250 ساڵەی ئەمریکا هەبێت. گەربێت و یاساکان نوێ بکرێتەوە ترامپ دەبێت کەسایەتێکی دیکەی گەورەی ئەمریکا بە زیندویی لەسەر دراوی ئەمریکا وێنەی هەبێت. کارێکە لە سەدەی 19ەوە بە یاسا لە ئەمریکا قەدەغە کراوە بە بەهانەی ئەوەی لە سیستمی پاشایەتی نزیک دەبنەوە. ئەمەش یەکەم کاری دارایی ترامپ نییە ئەمساڵ بیکات. ترامپ ئەمساڵ واژۆی خۆی خستە سەر دراوە نوێیەکانی ئەمریکا کە پێشتر وەزیری گەنجینی ئەمریکا و کاری دەکرد. بەڵام واژۆی ترامپی لەسەرە هەرچی دراوە لە ئەمریکا ئێستا چاپ دەکرێت. جا چاپی 250 دلاری ئۆکەی کۆنگرێسی پێویستە، بەڵام دیزاینەکەی لە ئێستا ئامادەیە. واکیدم لە کوردستان لە بازاری دراوەکە 250 دلاری بەدەست ناکەوێت ئەگەر بێت و بڵاو بکرێتەوە. واکیدم وەکو 250 دلاری لای خۆمان بە 300 دلاریش دەفرۆشێ. هۆکارەکەژەوەیە ڕسمی ترامپی لەسرە. دەتوانن یاریەکانی مۆندیال بە خۆڕایی لە یوتیوب سیر بکەن. هەرچەندە تەواوی یاریەکان نابێ، بەڵام ڕێککەوتنێکی گەورە لە نێوان فیفا و یوتیوب ئەنجام درا. دەخولەکی سەرەتای یاریەکان دەتوانرێت لە یوتیوب بە خۆڕایی ببیندرێ یاخود بەڵاوی بگوازرێتەوە یان بڵاو بکرێتەوە. بەپێ ڕێککەوتنێکی لایەنەکان لەگەڵ فیفا وەکو چەناڵەکانی یوتیوب و ئیڤنتەکان دەتوانن تەواوی یاریەکان لە یوتیوب بگوازنەوە. ئەمە یەکەم جارە یاریەکانی مۆندیال لە ڕێگەی ئەپێکی سوشال میدیاوە وەکو یوتیوب بگوازرێتەوە. جگە لەبەش کورتکراوە یاریەکان وەکو هایلایت لە یوتیوب بڵاو دەکرێتەوە. کۆپیڕایت لێ ناداگەر هەر کەسێکی بڵاوی بکاتەوە. دیمەنی ئامادەکاری و پشت کامێرا لە ڕێگەی یوتیوب شۆرتیش لە فیفا خۆیەوە وەکو بەرهەمێکی نوێ بڵاوی دەکاتەوە. یوتیوب و فیفا هەوڵ دەدەن نوێگەریەکی نوێ بۆ مۆندیالی ئەم ساڵ بکەن و داهاتێکی نوێش بۆ فیفا و یوتیوب کۆکەنەوە. مۆندیالی ئەم ساڵ کە لە ئەمریکای باکوور لە مەکسیک بەڕێوە دەچێت لەگەڵ ئەمریکا پڕبینەرترین دانە بیکەنە پڕبینەرترین مۆندیال لە مێژووی فیفا. کۆمپانیای موشەچەکەی جێف بەیزۆس پیاوە زەنگینەکەی جیهان و خاوەنی ئەمازۆن شەبێکی سەختی بەڕێکرد. بلو ئۆریجن کۆمپانیاکەی بۆشایی ئاسمان کە لەلایەن خاوەنی ئەمازۆن جێف بەیزۆس دروستکرا تووشی تەقینەوەیەکی گەورە بوو لە کاتی هەڵدانی موشەکێک بۆشایی ئاسمان. لە هەفتەی ڕابردوو لە فلۆریدا ڤیددیۆیەکی موشەکەکەیان نیشاندان کە دەبێتە تۆپە ئاگرێک و ناوچەکەش گردەدا. کۆمپانیاکە ڕاگەیان تاقیکردنەوەی زیاتریان بۆ ڕۆتینی تاقیکردنەوەکان زیاد دەکەن بەمەبەستی ئەوەی جاری داهاتوو باشتر بێ و دەڵێن ئەوەی ڕوویدا شتێکی گەورە نەبوو. بەڵام وێنە و ڤیددیۆیەکانی لە سوشال میدیا کە بڵاوکرانەوە چیرۆکێکی گەورەتری پیشاندا. لایەنە باشەکەی ئەم چیرۆکە ئەوەیە کە هەموو کارمەندانی کۆمپانیاکە سەلامەت بوون و کەس بریندار نەبوو. بەیزۆس لە سوشال میدیا بڵاوی کردەوە و نووسیویەتی ڕۆژێکی سەختمان بەڕێکرد، بەڵام هەموو شتێک دووبارە بنیاد دەنێنەوە و دەگەڕێنەوە بۆ فڕین بۆ بۆشایی. هێزی بۆشایی ئاسمانی ئەمریکی لەگەڵ دەستگای FAA لەگەڵ ناسا چونەتە شوێن ڕووداوەکە و دەڵێن ڕووداوەکە لەبیر نەکراوە نابێت ئەو کەسانێکی کەمتەرخەم بوون لیان ببوردرێت. داوای لێکۆڵینەوەی تەواو لە کۆمپانیاکە دەکەن. ئەمە دووەم ڕووداوی نەخوازراوە بۆ کۆمپانیا بلو ئۆریجن لە ماوەی یەک مانگدا. جار ڕابردوو نەیانتوانی سەتەلایت بگەن نەخولدی زەوی، ئەم جارش موشەکێکیان تەقیەوە. بلو ئۆریجن دەیەوێت بێت ڕکابەری SpaceX ئیلۆن مەسک، بەڵام ڕووداوی لەم شێوەیە کە بەسەر SpaceX هاتووە کارەکەیان هێشتا قورستر دەکات. چی دەبێت گەر واقعی تۆ تەنیا ڤیددیۆ یاریەک بێ و کەسێک هەندێک گڵشی دۆزیوەتەوە بۆ ئەوەی بیسەلمێنێ. ئەمە چیرۆکی فیلمی لە ڤێرتیگە، فیلمێکی نوێیە لە فستیڤاڵی کان بۆ یەکەم جار نمایشکرا و لە ئێستاوە یەکێکە لەو فیلمانی قسە و باسێکی زۆری لە تەواوی جیهان لای ئاشقانی سینەما لە سوشال میدیا دروست کردووە. چیرۆکی فیلمەکە بە دوای پیاوێک دەکەوێت دەچێتە لای هاوڕێیەکی و پێی دەڵێ مرۆڤایەتی لە ناو عەقڵی کۆمپیوتەرێک دەژیە. هەموو شتێک لە ناو سیمولیشنە، ڕاز نییە. بۆ ئەوەشی ئەو قسەی خۆشی بسەلمێنێ هەندێک گڵشی دۆزیوەتەوە. نمونە باڵندەکان لە ناوەڕاستی شەقام جام دەبن، هەندێک کەس نیوەی جەستەیان بە دیار ناکەوێت و ئافرەتێک 10 زیاتری هەیە. هەرچەندە چیرۆکەکەی ناوازە دیارە، بەڵام ناوبانگەکەی لە چیرۆکەکەی پەیدا نەبوو، بەڵکو لە شێوەی فیلمەکەیە. تاوی فیلمەکە ئەنیمەیشنە، بەڵام بە ئەنقەس بە شێوەی ڕقی سێڕەهەندی یا کوفریدی پیشان دەدرێت. جوڵە و شێوەیان هاوشێوەی پلەیستیشن 1 دروست کراوە. ڕێک وەکو GTA Vice City لەگەڵ مەیترێکس تێکەڵ بکرێت.
جا بۆ دروستکردنی بەم شێوەیە سەیرە دەرهێنەر سەرەتا دیمەنەکانی بە شێوەیەکی ڕاستەقینە تۆمار کردووە دواتر دیمەنەکانی بە پرۆگرامی بڵندەر دروست کردووە کە پرۆگرامێکی بە خۆڕایشە و تیمێکی زۆر بچووک کاریان لەسەر ئەم فیلمە کردبوو ملیۆنان دۆلاریشی تێنەچووە لە جیهانێکین فیلمەکان ملیۆنان دۆلار خرج دەکەن بۆ ئەوەی زیاتر بەڕاستی بچن بەڵام فیلمی لە ڤێرتیک یاخود ڤێرتیگۆ بە کوردی دەکاتە سەرجێش خواردن پێچوانەی هەموو ئەو هەوڵانەیە کە بەڕاستی ناچێت جا بۆیش من خۆشم زۆر چاوەڕوانم فیلمەکە بگاتە کوردستان و ببین هاوین وادێ بەڵام لە جیهانی تەلەڤیزیۆن زستان و ئەژدیها بەڕێوەیە HBO دوا تڕۆیلەری بۆ وەرزی سێوی زنجیرەی House of the Dragon بڵاو کردەوە لە ئێستا وا نیشان دەدەن پڕخوێنترین زنجیرەی Game of Thrones بێ لە مێژوودا کە هەواداران چاوەڕوانی جەنگە گەورەکان بە تایبەتیش Battle of the Gauntlet دەکەن کە ئەژدیهاکان لەناو دەبات تڕۆیلەکە کەشتی گەلی گەورە نیشان دەدا ئەژدیهاکان لە ئاسمانەوە هێرش دەکەنە سەریان و تیمی ڕەش و تیمی سەوز تا دووە هەناسا بجەنگن ڕایان کۆنداڵ بەڕێمهێنەری زنجیرەکە ڕاگەیان ئەڵقەی یەکەمی وەرزی سێەم سەرشێتانەترین ئەپیسۆدی هەر زنجیرەیەکە لە شاشەی تەلەڤیزیۆن پەخشکرابێ لە مێژوودا بۆ ئەوەی ئەم دیمەنانەش دروست بکەن ئەو تیمەی هێناوە کە کاریان بۆ فیلمی تایتانیک کردووە هەر لە تڕێلەکە ڕێنێرا پیشان دەدا کە دەچێتە کینگز لاندینگ بەڵام بردنەوەی تەختی پاشایەتی مانەوە لەسەری دوشتی جیاوازە خیانەتکاران ئەژدیهاکان سیاسەتەکەی Game of Thrones بە بەهێزی دەگەڕێتەوە تەنانەت جۆرج ئار مارتن نووسەری کتێبەکان ڕایگەیاندووە چی دیکە ئەمە چیرۆکی من نییە کە نووسیمە ئەمەش ئەوە نیشاندا شتەکان هێشتا سەرشێتانەتر دەبن یەکەم ئەڵقەی وەرزی سێمی زنجیرەی House of the Dragon بڕیارە لە 26 مانگی 6 بە تۆڕی HBO Max وەکو هەفتانە بڵاو بکرێتەوە وەرزی چوارەمیش لە ئێستاوە پشتڕاست کراوەتەوە کە دوا وەرز دەبێت جا لەم وەرزە سەمای ئەژدیهاکان دەست پێ دەکەن و لە کۆتاییەکەشی کۆتایی کردێت گەنجێکی 26 ساڵان بە 75 دەفتەر دۆلار هۆلیوودی هەژان توانی 100 میلیۆن دۆلار لە سینەماکان کۆکاتەوە بۆ ئەو کەسانەی کە دەڵێن دەبێت پارەت هەبێ گەرنە نابێتە هیچ لە سینەما گوێ لەم چیرۆکە سەیرە بگرن فیلمێکی بودجەکەم ترسناک و سەروستروشتی بە ناوی ئۆبسیشن توانی 100 میلیۆن دۆلار لە سینەماکانی جیهان کۆکاتەوە کە بودجەکەشی تەنیا 750,000 دۆلار بوو واتە 125 جار بەقەت بودجەکەی داهاتی کۆ کردێتەوە تەواوی فیلمەکەش تەنیا بە 20 ڕۆژ وێنە گیراوە کابراش خۆی یوتیوبەر بووە چیرۆکی فیلمەکە پیاوێک پیشان دەدا عاشقی کچێکە لە قوتابخانەوە ناسوویەتی بۆ ئەوەی بێتە خۆشەویستی نوشتەیەکی لێ دەکات بەڵام لە جیاتی ئەوەی ژیانی خۆش بکە شتێکی تۆقێنە ڕوو دەدا ئافرەتەکە بە شێوەیەک هۆگری دەبێت ژیان لە پیاوەکە وێران دەکات فیلمەکە ڕکلامێکی گەورەی بۆ نەکرا تەنیا لە ڕێگەی قسە و باسی سۆشەڵ میدیاوە ناوبانجی پەیداکە لە هەفتەی یەکەمی پارێکی زۆری کۆ نەکردووە پێچوانەی فیلمەکانی هۆلیوود لە هەفتەی دووەم و سێەم هێندە پارەی زیاتری کۆ کردەوە بۆی ئەوەی خەڵکی زیاتر لە سۆشەڵ میدیا باسییان کرد تەنانەت توانی فیلمێکی وەکو مایکل جاکسن لە بۆکس ئۆفیس ببەزێنێت کە یەکێکە لە گەورەترین فیلمەکانی ئەم ساڵ لە دوای نمایشی لە فستیڤاڵی تۆرانتۆ هەرچی ستودیۆی ئەمریکایە ویستیان ڕێککەوتن لەگەڵ ئەم دەرهێنەرە بکەن بۆ دروستکردنی فیلمی داهاتووی لە ئێستاوە کاری دروستکردنەوەی فیلمی تێکسی چەیسۆیان پێداوە کە لەلایەن ستودیۆ A24 دروست دەکرێت هێشتا ئەو گەنجەش تەمەنی 26 ساڵە جا گەر بتەوێت فیلمێکی سینەمای دروست بکەیت پێویست بە ملیۆنان دۆلار نییە تەنیا بیرۆکەیەکی ناواز و نوێ لەگەڵ 20 ڕۆژ لە سۆشەڵ میدیا ببیتە ترند جیمز بۆند گەڕایەوە و ئەو کەسەی زۆرترین فۆلۆوەرزی لە تیکتۆک هەیە لە یاریەکە هەیە 007 First Light یاریێکی نوێی جیمز بۆنددا لەلایەن دروستکەرانی یاریەکانی هیتمان بڵاو کراوە زیاتر لە 1.5 میلیۆن کۆپی لە ماوەی 24 کاتژمێر لێفرۆشاوە دەیکاتە خێراترین فرۆشی هەر یاریەک لە مێژووی ستودیۆی ئایۆ ئینتراکتیڤ ڕەخنەگرانیش یاریەکەیان زۆر بەدڵە نمرەی 87یان لە مێتاکریتیک پێداوە دەیکاتە یەکێک لە یاریە هەرە سەرکەوتوەکانی ئەم ساڵ هەندێک لە ڕەخنەگران بە باشترین یاری جیمز بۆندش وەسفی دەکەن چیرۆکێکی ناوازەش و نوێ دەجێڕێتەوە جیمز بۆند لە یاریەکە دەبێتە سیخوڕە بەناوبانگەکە و دەبێتە بریکاری دەبڵۆ موعامەرەیەکی گەورە ئاشرا دەکات دەیکاتە یەکێک لە سیخوڕە هەرە گرنگەکان لە مێژووی بریتانیا جا لە یاریەکە چەندین کەسایەتی بەناوبانگی سۆشەڵ میدیا بە شێوەی کامیۆ بەشدارن یەکێک لەوانە خابی ڵەیمە ئەو کەسەی زۆرترین فۆلۆوەرزی لە تیکتۆک هەیە بە جوڵە بەناوبانگەکەی لە یاریەکە بەشدارە کاتێک جیمز بۆند دەوێت شوێنێک بزانێت لەو دەپرسێ چۆن بڕوە ئەویش بە حرەکەی دەستی نیشانە بەناوبانگەکەی خۆی پێی نیشان دەدەن مەبەستی وایە تۆ بۆچی تێناگەی ئەمە جگە لەوە شڕادی ستریمەر بەشدارە جاک سێپتەپای لە یوتیوب بەشدارە چەیس و ستارسی وەکو دیجەی لە یاریەکە بەشدارە جا ئێستا یاریەکە لەسەر پلەیستیشن ئەکسبۆکس و بیسی بەردەستەوە دەتوانن تاقی بکەنەوە جەنجی ئەم جارەی کۆڵ ئۆف دیوتی هێرشی کۆریای باکوورە بۆ سەر کۆریای باشوور و تۆش دەبیتە ئەو کەسەی کە جەنگەکە بوەستێنێت دیاری کۆڵ ئۆف دیوتی مۆدرن وارفێر 4
جەنگ لە کۆریا سەر هەڵدەدا کاتێک کۆریای باکوور هێرشێکی بەرفراوان بە موشک و درۆن دەکاتە سەر کۆریای باشوور کە هەڕەشەی هەڵشەقاندی تەواوی جیهان دەکات لە یاریەکە وەکو سەربازێکی گەنجی کۆریای باشوور یاری دەکەی لە ڕیزەکانی پێشەوەی جەنگ بۆ مانەوە لە ژیان لە ناوبردنی دژمن دەجەنگی و کاپتن پرایس بە ئەرکێکی نهێنی دەیەوێت جەنگەکە بوەستێنێ لە ئێستاوە لە ئۆنلاین پێشوازێکی گەورە لە یاریەکە کراوە ڕێک پێچوانەی کۆڵ ئۆف دیوتی پارساڵ کە لە سەرتاوە ڕەخنە باران کرا یاریەکەش بڕیارە لە 23 مانجی دەبڵاو بکرێتەوە ڕێک مانگێک بەر لە یاری GTA 6 کە دوو لە گەورەترین یاریەکانی ئەم ساڵ دەبن یەکەم جارە یاریێکی کۆڵ ئۆف دیوتی لەسەر ئامێری نینتندۆ سویچیش بڵاو بکرێتەوە لە ماوەی 3 ساڵ لە ڕابردوو و مۆدی DMZ ئۆنلاینیش بۆ یاریەکە ئاشکرا کرا کە گەیمەرێکی زۆر داوای DMZ-یان دەکرد بگەڕێتەوە لەم یاریە بەردەوام دەبێت ستودیۆ ئینفینیتی وۆرد کار لەسەر یاریەکە دەکەن کە مۆزرمافێری 1 و 2 زۆر بە باشی هێنا گەرچی بەشی سێم شکستێکی گەورە بوو بەڵام ئەم جارە بەڵێنی گەورەیان داوان بڕیاریشە 23 مانجی 10 یاریەکە بە دیارکەوێ ببینینکەوە چی ڕوودەدا یاریەکە باش دەبێت یان وەکو پارساڵ خراپ بێت بەناوبانگترین کۆمپیوتەری هاندهێڵ نرخی گرانتر بوو خەڵکیش هەردەیکڕن هێشتا دەست ناکەوێت کۆمپانیای ڤالڤ نرخی ئامێری ستیم دێک ئۆڵێدی 40% بەرز کردەوە ستیم ئۆڵێد لە مۆدێڵی 512 گیگابایت نرخەکەی لە $549 بۆ $790 بەرز کراوە مۆدێڵ 1 تێرابایتەکە لە $649 بۆ $950 بەرز کراوە کە ئەمەش $300 نرخەکەی بە شەو ڕۆژێک گرانتر کرد ڤالڤ دەڵێ هۆکاری بەرزکردنەوەی نرخ کاردانەوەیە بۆ بەردەستنەبوونی پارچە وەکو ڕام میمۆری لە بازاری جیهان جا شتە سەرشێتانەکان ئەوەیە ئێستا ستیم دێکە 1 تێرابایتەکە نرخی لە پلیستیشن 5 گرانترە شتێک کەس پێشبینی نەدەکرد لە 2026 ڕووبدا هەفتەیەکی گەورەمان لە پێشە چەندین کۆنفرانسی گەورەی ڤیدیۆ یاریەکان دەکرێت و هەوڵ دەدەم خۆشم لە یوتیوب هەمووی بە لایڤ بگوازمەوە لاڵقەی داهاتی 24 پلسیش بێگومان هەمووتان بۆشی دەکەم و کەچی یاریەکە ئاشکراکرا جا با پێتان بڵێم خشتەکە چۆنە لە 2 مانجی 6 کە دەکاتە سێشەممە پلیستیشن ئیڤنتی خۆی دەکات ستیت ئۆف پڵێ ئەنجام دەدا و دەزانین وڵڤرین تێدا و جگە لەوەش پێشبین دەکرێت سۆنی یاری گەورە لە ستودیۆی گەورەی جیهان لەم ئیڤنتە عرض بکات لە 5 مانجی 6 ئیڤنتی سەمەر گەیم فێستە گەورەترین کۆنفرانسی هابین لەلایەن جێف کیلی دایان یاری گەورە بچووک تێدایە هیواکان زۆرن بەرزن گەرچی GTA 6 لەم ئیڤنتە نابێت بەڵام هیوان بەرزە شتی گەورە و نوێ ببین لە هەفتی مانجی 6 ئیڤنتی Xbox دەبینین گەورەترین کۆنفرانسی ساڵانەی Xbox و دەزانین Gears of War نوێی تێدایە و دەزانین یاری فێبل دواخراوە بە ساڵی داهاتوو بەڵام هیواکان بەرزن شتی نوێ لە Xbox لەم ئیڤنتە ئاشکرا بکرێت لە هەفتی 6 PC گەیم شۆ دەبینین گەورەترین یاریەکانی دێنە سەر کۆمپیوتەر لەگەڵ یاری بچووکەکان یاری ئیندیەکان یاری جیاوازەکان لەم ئیڤنتە دەبینین چوار ئیڤنتی گەورە سەدان یاری نوێ دەبینین لەگەڵەوەش مۆدرن وارفێری نوێشمان بینی دواتری GTA 6 دەبینین ئەم لەم هاوینە شتی گەورە بۆ گەیمەران بەڕێوەیە خۆشەویستان 24 پێشکردن تا یەکشەممەی داهاتوو خودداتان لەگەڵ